بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. قيشتنا آياتي سلو يكي سورة الزمار. دا آياتي سلو يكدا خواهي قورا دا فرمت إنا أنزلنا عليك الكتاب للناس بالحق. إنا يعني بيقومان إيما أنزلنا ناردو ما نتخواري عليك بسرتودا أي محمد صلى الله عليه وسلم الكتابة أو كتابة أو نسراوة كما بزلي قرآن بلان بوچه للناس بو خلقي تا بو خلقي بخوينيو تا بو خلقي رونيكيو تا خلقي جيبجيكا بالحق بشويك راست درست. واضحة؟ جا فمن اهتدى هر کسێک ڕێنمونی وەرگرت بەو قورئانەکەی جێبەجێ کرد بە دوای قورئان کەوت پەیامی خوای قبول کرد و شەریعەتی خوای قبول بوو، ئەوە فەلی نەفسیهی قازانجی ئیمان هێنان و باوەڕهێنانەکەی بۆ خۆیەتی. قسەی تێدا نییە. فەمەن اهتەدا ئەو کەسەی کە ڕێنمونی وەردەگرێت، ڕێنمونی وەرگرتن چییە؟ ئەوەیە کە ئەو پەیامانەی کە خوا لە قورئاندا بە پێغەمبەردا صلی الله علیه وسلم بۆی ناردووی جێبەجێ دەکەی. کە جێبەجێت کرد چێ قازانج دەکا؟ بێگومان نەخوا قازانج دەکا لە خوایەتیەکەی زیاد دەکا، وایە نە پێغەمبەرایەتی محەممەد زیاد دەکا و نە هیچ کەسێکی دیکەش بەهۆی کردەوەی تۆ دەچێتە بەهەشتێ. ئەوەی کە بەختەوەر دەبێت و پێی دەچێتە بەهەشتێ خۆتی کە قازانج لە کردەوەکانی خۆت دەکەی. وایە بۆی هەر چاکەیەک دەیکەی بە نیەتی ئەوەی کە بەهۆیەوە خوا لێت ڕازی بێ و بچێ بەهەشتێ دەبێ وابزانی بۆ خۆتی دەکەی و قازانجەکەی بۆ خۆتە. بۆیە لە بەرامبەر هیچ چاکەیەکدا ئینسان نابێ بنەت بەسەر هیچ کەسێکدا بکە. هەر کەسێک چاکەیەک دەکا ئەگەر بەڕواڵەت چاکە بێ لەگەڵ کەسێکی دیکەش، ئەگەر تۆ بۆ ئەوەتە خوا پاداشتت داتەوە قازانجەکەی بۆ خۆتە. ومن ضل هر کەسێکیش گومڕا ببێت، گومڕابوون چی؟ ئەوەی واز لەو شریعەتە لەو دینە لەو پێغەمبەرە بێنی صلی الله عليه وسلم فإنما بێگومان تەنها و تەنها ئەو کەسەش یەضل گومڕا دەبێت، سەر لێ شێواو دەبێت. سەر لێ شێواویەکەشی عەلەیها لە زەرەری خۆیەتی، لە زیانی خۆیەتی. واضحە؟ ئەها حەدیثە قودسیەکەی کە دەفەرمێت ئەگەر خەڵکی هەر هەمووی بە ئینسان و جنۆکەوە کۆ ببنەوە لەسەر پاکترین دڵ، وایە پاکترین دڵ هیچ لە خوایەتی خوا زیاد ناکە. بەعەکسیشەوە ئەگەر هەرچی ئینسان و جنۆکە هەیە ببنە خراپترینی کەس لەسەر پیسترین دڵ، خراپترین دڵ کۆ ببنەوە دیسان لە خوایەتی خوای گەورە هەر کەم ناکە. ئینسان کە بە دوای خوا دەکەوێت و بە دوای پێغەمبەر دەکەوێت صلی الله عليه وسلم، کە قورئان جێبەجێ دەکات و قورئان بە شەریعەت و بەرنامە قبول دەکات و ئامادەیە لە پێناویدا زەحمەت و ماندووبوون ببینێ، بۆچێتی؟ بۆ ئەوەیتی دوای مردن بۆ خۆی قازانج کە، بۆیەتی دوای مردن بۆ خۆی ئیسراحەت کە. ماندووبوونێک لە ژیانێکی کاتی و وەک دەڵێ ماندووبوونێکی سنووردار بەهۆیەوە خی گەورە ئیسراحەتێکی بەردەوام و هەمیشەیت پێ دەبەخشێ. وایە تۆ شتێکی کەم بایەخ و کەم نرخ وەکاتی دەدەی بەخوا، لە بەرامبەردا خوای گەورە ژیانێکی هەمیشەیی، ڕوحێکی هەمیشەیی و نیعمەت و خۆشیێکی هەمیشەیت پێدەدا. ئەوجا خوا دەفەرمێ وەما ئەنتە تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم عەلەیهیم بەسەر بتپەرستەکان و بێباوەڕان و گومڕا و سەر لێ شێواوەکان بیوەکیل، دەسەڵاتدار و پارێزەر نیت، چاودێر نی. چاودێریان کەی تاخوا کێ دەبێتە ئیماندار و کێ نابێتە ئیماندار. چاودێر نی تا بزانی چێ چاکە دەکا و چێ خراپە دەکا بۆی پاداشتەکەیان بۆ بنووسی. پاداش نووسین و وەک دەڵێ سزا نووسین ئیشی تۆ نییە. و هەروەها وەکیل بە معنای دەسەڵاتداریش دێت. تۆ دەسەڵاتی ئەوەشت پێ نەدراوە خەڵکی بە زۆری بکەیە مسلمان، خەڵکی بە تۆ بزی ئیمان پێبێنی. ئەوەی کە ئیمان دەخاتە دڵی ئینسانەکانەوە چێیە؟ خوایە. ئەوەی کە تەوفیقت دەدا و یارمەتیت دەدا بۆی بەردەوام بی لەسەر هیدایەت خوایە. و ئەوەشی کە گومڕا دەبێت و خۆی سەر لێ شێواو دەکا و خوای گەورە ڕێگای سەر لێ شێواویەکەی بۆ تەخت دەکات و ڕێی پێدەدا گومڕا بێ، ئەوەش هەر
بەدەستی خوای پەروەردیگارە. بۆیە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت و ئێمەش کە شوێن کەوتەی پێغەمبەرین صلی الله عليه وسلم چیمان لەسەرە؟ ڕێنمونی وایە ئامۆژگاریکردن و ڕێگاڕوونکردنەوەی چاک و خراپ بۆ خەڵکی، پیشاندانی ڕێگای بەهەشت و پیشاندانی ڕێگای دۆزەخ. دوای ئەوەی کە ڕوونت کردەوە و ڕێنمونی خەڵکت کرد، ئیجبارکردنی خەڵک لەسەر ئیمان و لەسەر عەمەلی ساڵح و لەسەر جێبەجێکردنی واجیبات و تەرکی گوناه ئیشی پێغەمبەریش نەبووە سەلامی خوای لەسەر بێت و ئیشی ئێمەش نییە بە هیچ شێوەیەکی. ئێمە تەنها ڕێنمونیکارین، هادی حەقیقی، ڕێنمونیکاری حەقیقی، ئەوەی کە هیدایەت دەخاتە دڵی ئینسانەکان و لە دڵی ئینسانەکاندا دەیچەسپێنێ خوایە. ئێمە بەڵێ ڕێگای هیدایەت بۆ خەڵکی ڕوون دەکەینەوە و لەسەرمانە نەیکەین گوناهبار دەبین، بەڵام ئەوە چێ بە قسێمان دەکات و چێ بە قسێمان ناکە، چەند کەس بە قسێمان دەکەن و چەند بە قسێمان ناکەن، ئەوە ئیشی ئێمە نییە. کەسێک ئەگەر لە تەمەنیدا 1000 ساڵ بەس داوای کرد بێت، یەک کەسیش بە قسەی نەکرد بێ، ئەجری داواکردنەکەی خۆی هەردەستکەوتووە، وایە؟ و ئەو لەگەڵ ئەو کەسەی کە ساڵێک داوا دەکات و سەدان کەس بە قسەی دەکەن، لەوانەیە پاداشتی ئەوەی کە خەڵک بە قسەی نەکردو زۆر گەورەتریش بێ. بۆ چونکە قسە بۆ خەڵکی بکەی و خەڵک گوێت لێ نەگری زۆر زۆر قورسترە ها لەوەی کە قسە دەکەی و خەڵک دەست بۆ بەسینگەوە دەنێ. وایە؟ ئەوەی کە خەڵک گوێی لێ دەگرێت و خەڵک بەدوای دەکەوێت، وەک دەڵێک نەوعە دڵخۆشیەکی هاندەرێکی دنیای هەیە کە بەردەوام بێ لەسەر ئیشەکەی، بەڵام ئەوەی قسە دەکا و کەس گوێی لێ ناگرێ، قسە دەکا و کەس بە قسەی ناکات، قسە دەکا و خەڵک بە درۆی دەزانێ، خەڵک جنێوی پێ دەڵێ، خەڵک سوکاتی پێ دەکات، بەردەوام بوون لەگەڵ ئەوە تەمان زەحمەتە بۆی پاداشتەکەشی گەورەترە. ها پێغەمبەری وا هەیە، پێغەمبەریش بۆ خۆ حکمەتیشی زانیوە، دەعوەشی زانیوە، بە وەحی و ڕێنمونی خوش ئیشی کردووە، بەڵام دەفەرمون پێغەمبەری وا هەیە کە دەسێتە قیامەتێ دوو کەسی لەگەڵا هەیە، یەک و هەشە بە تەنها دەچێتە لای خوای پەروەردگار، هەر پێغەمبەری شەو و پلە و مەقامی پێغەمبەرایەتیەکەشی هەر لە شوێنی خۆیەتی. ئیننا بێگومان ئێمە ئەنزەلنا ناردومانەتە خوارێ عەلەیکە بەسەر تۆدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم الکتابە ئەو قورئانە ئەو نووسراوە للناسی بۆ خەڵکی بالحەقی بە شێوەیەکی ڕاست و دروست. فمن اهتدى هر کەسێک هیدایەت و ڕێنمونی وەرگرت بەو قورئانە فلنفسه قازانجی هیدایەتەکەی بۆ خۆیەتی. ومن ضل هر کەسێکیش گومڕابوو لە ڕێگای ڕاز لایدا لە قورئان لایدا فإنما بێگومان ئەو کەسە یضل گومڕا و سەر لێ شێواو دەبێت عليها لە زیانی خۆی لە زەرەری خۆی. وما أنت عليهم تۆ بە هیچ شێوەیەکی بەسەر ئەواندا وەکیل پارێزەر و دەسەڵاتدار نیت. آياتي دواتر خواهد فرمت الله خوا جل جلاله يتوفى الأنفس يتوفى دمرينت روحكان جيانكان حين موتها أو كاتي ككاتي مردنيان ده. هر کسی كاتي مردني هات طبعا كاتي مردن لا يستقدم ولا يستأخر نپیش دەکەوێت و نەدوا دەکەوێت. ئەگەر وەختی مردنت هات و خوای گەورە قەراری دا و بڕیاری دا مەلەکول مەوتت بنێرێتە لاو ڕوحەکەت لێ بستێنێتەوە و وەک دەڵێ جەستەکەت بێ ڕوحکە بە هیچ شێوەیەکی بۆ چرکە ساتێکش خوای گەورە ڕوحەکەت وەدوا هێنانە دەری ڕوحەکەت بۆ دواناق. خوا جل جلاله يتوفى دمرينيت الأنفس نفسكان جيانكان روحكان حين أو كاتيك كموتها كاتي مردنيان ده أو يك والتي وأو كسشي أو جيانشي أو نفسشي كلم تمت ككاتي مردني نهاتوا في منامها لا كاتي خوتندا. والتي أو نفسي كلم تمت يعني نمردوا يا كاتي مردني نهاتوا في منامها لكاتي خودا. طبعا لكاتي خوش دا روح دميني يا نامين اللي زستي إنساني دا طبعا روح دمينت بلام مردنو وقت الله خوتن براي يكترين وحديث مان هي كبيغمبر دا فرمي صلى الله عليه وسلم إنسان كدمري روحيانتي مردوكان لقل زيندوكان بيكتر دقا ها بوي لخودا زور جار مردوكان دبيني وايا وبيش دوايا لجيان دانا ولقل تو دانا ولقل تو دا دجين جا فيمسكو ديان هيليتا وخوا
لە کاتی خەودا ئەلەتی ئەو کەسەی ئەو نەفسەی کە قەضا عەلەیها دەرچووە بەسەریدا ئەلمەوتە بڕیاری مردن. وایە کاتێک کە دەخەوی هێندێک کەس هەیە لە ناو خەوێدا بڕیاری مردنی بۆ دەردەچێ، ڕوحەکەی چۆن ڕۆیشتووە هەر ئاوا دەڕوا و جارێکی دیکە ڕوحی بەبەردا ناکرێتەوە بەهۆش خۆی بێتەوە بێتەوە سەر دنیاە کە چەندان کەس لە خەوێدا مردوون. بەڵام وەیورسیل و دەژنێرێتەوە خوا ئەلئوخرا ئەوانەی دیکە کە کاتی مردنیان نەهاتووە ئیلا ئەجەل المسەمما تا کاتێکی دیکەی دیاری کراوە. بێگومان تەبەنها ئینسان کە دەخەوێ یەکێک لە خەوێ هەڵناسێتەوە و دەمرێ، وایە یەکێکیش وەک دەڵێ بەخەبەر دێتەوە بەڵگەی زەق و دیارن لەسەر زیندوو بوونەوە و لەسەر دەسەڵاتی بێسنووری خوای پەروەردگار. ها ئینسان کە دەمرێ وەکو مردووی وایە 1001 قسەی لە کردنتۆ بکرێ وەکو مردووی سەر قەبرستانان وای. ها ئەگەر بەخەبەر نەی خۆشت نێتەوە بە خۆت ئاگاد لە هیچ نییە، خۆوایە هیچ نابینی هیچ نابیستی ئاگاد لە هیچ نییە، هەرچیەکت لێ بکەن هەتا بەخەبەر دێەوە تا ڕوحەکەت بۆ نێتەوە وەکو مردووەکەی وای. وازەها جا خوای گەورە لە کاتی خەوتندا کە خەوتن ئەخول مەوتە برای مردنەیە و بەڵگەیەکی زەقا لەسەر خەو لەسەر مردن بە خەبەر هاتنەوە لەسەر زیندوو بوونەوە. تەنها یەک تۆزی فەرقە. ها ئینسانێک کە دەخەوێ بە تۆزە جوڵانێک وایە بە تۆزە بانکردنێک هۆشی دێتەوە بەرەو ڕوحەکەی بۆ دێتەوە وایە، بەڵام مردووەکە تەمان لەبەرەوەی ڕوحەکەی جارێ لێ دوورخراوەتەوە لێ ستێنراوەتەوە ئەویش کە وەختی داهات خوای گەورە بەهۆی ئیسرافیلەوە فووی بە سووردا کرد و بانگی کرا، ئەویش بە دەنگە بەهێزەکەی بە دەنگە بە قووەتەکەی جارێککە بەخەبەر دێتەوە و ئەندامەکانی دروست دەبنەوە و ڕوحەکە دێتەوە ناو جەستەی کەەوە هەموو ڕۆژێت تەمان لای کەمی جارێک شەو ڕۆژ دەمرین و جارێک بەخەبەر دەین. وایە ئەو کاتەی خەوتووی ئەو کاتەی خەوتووی لەگەڵ مردوویەکی قەبرستان فەرقت چییە؟ بێگومان یەک زەڕە فەرقت نییە. هەتا بەس فەرقەکە ئەوەیە کە خەوتوو زووتر وەک دەڵێ ئاسانتر چونکە کاتی تەواو نەبووە. ئەویش ئەگەر کاتی تەواو بوو بێ چۆن خەوتوو هەر ئاوا هەر نایبینیەوە و دەنگی لێ نابیستیەوە. بەڵام ئەگەر کاتی تەواو نەبوو بێ خوای گەورە دەیهێنێتەوە تا کاتەکەی تەواو دەبێت. ئەڵڵاه خوا یەتەوەفا دەمرێنێت ئەلئەنفوس ڕوحەکان حینە مەوتیها ئەو کاتەی کە کاتی مردنیان دێ، وەلەتی و هەروەها ئەو ڕوحەی کە لەم تەموت نەیمراندووە خوا فی مەنامیها لە کاتی خەودا. وایە خوای گەورە ڕوحەکان وایە گیانەکان کەسەکان دەمرێنێت ئەو کاتەی کە کاتی مردنیان هات بە یەکجاری. وایە وەلەتی هەر ئەو ڕوحەیە کە لەم تەموت خوای گەورە بە یەکجاری نەیمراندووە فی مەنامیها ئەو کاتێک کە لە خەوێدا بووە. وایە تۆ لە ژیانتدا چەند جار خەوتووی بەخەبەر هاتوویەوە خوا ئەو کاتە بە یەکجاری ڕوحەکەی لێوەرنەگرتوویەوە. وایە بەڵام کە وەختی مردنێت هات خوا بە یەکجاری دەدمرێنێ. ئەو جار فەیومسیک الەتی دەگرێتەوە خوا ئەلەتی ئەو ڕوحەی کە قەضا عەلەیه المەوت کە بڕیاری مردنی بەسەردا دەرچووە بە یەکجاری ناهێنێتەوە دنیا. وەیورسیل الأخرى ڕەوانەش دەکاتەوە بۆ ناو جەستەکە ئەو ڕوحانەی کە وەختی مردنیان نەهاتووە إلى أجل المسمى تا ئەو کاتەی کە بۆیان دیاری کراوە. إن في ذلك بێگومان لەوەدا لە مردن و زیندوو بوونەوەدا لە خەوتن و بە خەبەر هاتنەوەدا لە ئایاتین چەندان بەڵگە و نیشانە هەن، بەڵام بۆ چێ؟ لقەومین بۆ کەسانێک کە یەتەفەکەڕون بیرکردنەوەیان هەیە و بیر دەکەنەوە. ئینسانێک بیرکردنەوەی هەبێت و ورزکردنەوەی هەبێت و ژیری و عەقڵی هەبێت تەبعاً دەزانێت کە ئەو خوای دەتخەوێنێ دەتوانێت بشتمرێنێ. وایە و ئەو خوایەی لە خەو بە خەبەرت دێنێتەوە. وایە کە چەندان کەسی وەکو من و تۆ هەر بە خەبەر نهاتوونەوە کاتێک کە خەوتون، وایە هەر ئەویشە دەتوانێت جارێکی دیکە زیندومان کاتەوە و لە قیامەت جارێکی دیکە ڕامانگرێت و محاسەبە و لێپرسینەوەمان لەگەڵ بکە. ئەوجا خوا دەفەرمێ ئەم اتەخەذوو ئایا ئەوان گرتویانە پەرستویانە من دون الله جگە لە خوا شوفەعاء چەندان کەسی دیکە بە تکاکار و وەڵێ داواکار بۆ خۆیان.
ئەم اتەخەذوو ئایا ئەوان گرتوویانە من دوون الله جگە لە خوا شوفعاء کەسانێکی دیکە بە تکاکاری خۆیان جا بتە سەنەما مردووێکە وەک دەڵێ کەسێکی زیندویە یان هەر کەسێکە بەڵام جگە لە خوایە قل ئەوە لەو کان و پێیان بڵێ ئایا ئەگەر ئەو کەسانەی ئێوە بە تکاکاری خۆتانیان حیساب دەکەن لا یەملیکونە شەیئەن لە دەسەڵاتیاندا نەبێ هیچ شتێککەن لەو دنیادا ئەو کاتەش هەر پێتان وایە دەرسی پێشووتر خوێنمان خوای گەورە بە پێغەمبەری فەرموو ئەگەر پرسیاریان لێ بکەی چی ئاسمانەکان و زەوی دروست کردوون دەیانگوت چی؟ ئەڵڵا ئەی بۆ دەیان پەرستن دەیانگوت بۆی لە خوا نزیکمان خەنەوە و لای خوا شەفاعەتمان بۆ بکەن وایە خوایەک لە دنیادا قازانجی بۆت نەبێ لە دنیادا هیچی پێ نەکرابێ بۆت لە قیامەتێ بۆی دەتوانێت شتت بۆ بکە لێرە تکای پێ نەکرێ نەمری لێرە تکای پێ نەکرێ فەقیر نەبی لێرە تکای پێ نەکرێ برسی نەبی لێرە تکای پێ نەکرێ تینود نەبێ لێرە تکای پێ نەکرێ پیر نەبی بە نمونە نەخۆش نەبی ئەو کاتەی کە وەک دەڵێ دەبێتە خۆڵەمێش و کەس نییە بیپەرستێ کەس نییە هاواری کاتێ و کەس نییە لە دەوری بێ ئەو کاتە بە کەڵکی چ دێ بتەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵک هەموو دەمە لە خزمەتیاندا بوو وایە بە دەوریاندا دەسوڕانەوە و تۆزیان لێ دەتەکاندن و حرەسیاتیان لێ دەگرتن لەگەڵ ئەو هەموو خزمەتەی کە دەیان کرد بۆ خواکانیان ڕۆژێک لە ڕۆژان نوقەیەکی لێ نهاتوە خۆ وایە ئەو فەردی تەوان گەمژەیە دوور لێوە ڕۆژێک لە ڕۆژان نەیانتوانیوە حرەکەیەک بە جەستەی خۆیان بکەن ئەی حرەکەیان جا زیندوەکانی کەشەروانە ئەوە ئێستا خەڵک دەیان پەرستێ خۆ وەرە با بۆ خۆی نەتوانێ نێڵێ بۆ خۆی نەخۆش بێ ئێککە بۆ خۆی نەتوانێت نەخۆشی لە خۆی لاوە چۆن بۆ بە کەڵکی من دێ نەتوانێت مردن لە خۆی دوورخاتەوە دەستکەوتی دیکەی دنیای هیچ نییە ها پارە و معاش و شتێکی مەسلحەتێکی دنیای دەکەوێتە کن کەسێکی ئەو بێت تەوەکولی ئێمە دەنا ئەگەر تەوەکولت بەخوا بێ لە حەدیثەکاندا خوێنمان خوای گەورە وایە چۆن تا ئەجەلت تەواو نەبی نامری هەتا ئەو ڕزقەشی کە بۆ دانراوە نەی خۆی وەری نەگری نامری بەزێمە تەوەکولمان و ناسینمان بۆ خوا هەڵەیە بەڕاستی دنا ئینسان ئەگەر تەوەکولی بەخوا بێت و پشتی بەخوا قایم بێ بۆ هیچ دەستکەوتێکی دنیایی تەنەزول لە مەبدەئی خۆی و باوەڕبوون بەخوا و پشت بەستن بەخوا و هاوارکردنە خوا ناگۆڕێتەوە بە داواکردن و خۆزەلیلکردن لە بەردەستی هیچ کەسێکی دیکەی دنیایدا ئەم اتەخەذوو ئایا ئەوان گرتوویانە من دوون الله جگە لە خوا شوفعاء کەسانێکی دیکە بە تکاکار بۆ خۆیان قل پێیان بڵێ پڵە لیان بپرسا ئەوە لەو کان و ئەگەر ئەو کەسانەی ئێوە دەیانکەن بە تکاکاری خۆتان و دەیان پەرستن و هاواریان دەکەنێت جگە لە خوا لا یەملیکونە شەیئەن لە دەسەڵاتیاندا نەبێ هیچ شتێک هەر دەیان پەرستن هەر هاواریان دەکەنێ هەر بە تکاکاریان دەزانن ئەو جار وەلا یعقیلون و ئەو کەسانەی ئێوە دەیان پەرستن عەقڵ و ژیریشیان نییە و ناتوانن عەقڵ و ژیریش بەکاربێنن دیسان خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ قل پێیان بڵێ تێیان گەیەنە حاڵیان کە لله تەنها بۆ خوایە الشەفاعەت و تکاکردن بڕیاری تکاکردن هەر هەمووی حاڵین لە قیامەتێ چێ شەفاعەت دەکا تەمەن چێ بڕیار دەدا خوا شەفاعەتکارەکانی بۆ ئێمە ڕوونکردونەتەوە پێغەمبەران شەفاعەت دەکەن بەڵام بۆ چێ بۆ ئیمانداران وایە کابرا دەبێ عەقیدەی هەبێ لای کەمە ئیمان مەلایکەتەکان شەفاعەت دەکەن بەڵام بۆ چێ هەر بۆ ئیمانداران وایە شەهیدان شەفاعەت دەکەن بەڵام بۆ چێ بۆ ئیمانداران بە نمونە قورئان خوێن خوا وعدی پێداوە ئەوەی کە قورئان خوێن بێ و ئیش بە قورئانەکەی خۆی بکە هەموو قورئان خوێنێک کە ئیش بەو قورئانەی دەکا کە دەیخوێنێ شەفاعەت بۆ چەند کەسی دەکا بۆ دە کەس دەتوانێت لە خزم و کەس و ناسیاوەکانی خۆی بە شەفاعەتی تکای خۆی یعنی لە جەهەنەم بێنێتە دەرێ بەس کافر نەها ئیماندارن بەڵام تاوانبارن تاوانەکانیان شایانی ئەوەن بچنە جەهەنەم بەڵام بە تکای قورئان خوێنەکەی ناچن یا ئەگەر چوو بن خوای گەورە دەیان هێنێتە دەرێ و هەروەها ڕۆژوو شەفاعەت دەکا کۆمەڵێک وە برادەر بۆ برادەری ساڵح و چاک ئەوانەی لله و فیله یەکتریان خۆشویستە شەفاعەت دەکەن بەڵام وەلحاصڵ شەفاعەتکار چێ بڕیاری لەسەر داوە خوا بۆ چێ شەفاعەت دەکرێت چێ بڕیار دەدا
هەرخوا ها بۆ معلوماتان خوا کەسەکان لەناو کەسەکانی خۆدا دەڵێ فلان 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 شایستەی ئەوەی شەفاعەتی بۆ بکەیت خوا ئەوانەشت بۆ دیاری دەکات کە تۆ شەفاعەتیان بۆ دەکەی ها شەفاعەت تەنها مەکرەمەیەکە ها ڕێزێکە خوای گەورە دەیبەخشێت بە شەفاعەت کارەکەی زۆرتر ها نەک بە شەفاعەت بۆ کراوەکەی خوای گەورە احترامی تۆی قورئان خوێن دەگرێ بە نمونە لەبەر خاتری قورئانەکەی تۆ ڕێگە بە تۆ دەدا دەکەس بێنیە دەرێ دەنا کەسەکەت تاوانبارە بەکردەوەکانی خۆی شایستەی سوتان و سزادانە بەڵام خوا ڕێز لە تۆ دەگرێت بۆیە ئەو کەسەشی کە شەفاعەتی بۆ دەکرێت هەرخوا دیاری دەکا لە چیدا شەفاعەت دەکەی ئەویش هەرخوا بڕیار دەدا ها بۆیە شەفاعەت هەموو باشەکانی ها چێ شەفاعەت دەکا بۆ چێ شەفاعەت دەکرێت لە چیدا شەفاعەتی بۆ دەکەی طبعاً شەفاعەت هەندێک جار پێغەمبەر صلی الله عليه وسلم و مەلائیکەتەکانیش بۆ بەهەشتیەکانی شەفاعەت دەکەن ها هەندێک شەفاعەت تۆ بەهەشتی وەک دەڵێ کەسەکە بەهەشتیە بەڵام شەفاعەتی بۆ دەکرێت تا پلە و پایەی بەرزتر بێتەوە هەندێک جار شەفاعەت بۆ ئەوەیە ئاها چاکە و خراپەکەت وەکو یەکن شەفاعەتەکەت بۆ ئەوەیە کە خوای گەورە چاکەکانت تۆزێک بۆ قورسکە حسابی خراپەکانت نەکا هەندێک جاریش شەفاعەت بۆ ئەوەیە هەر نەچێ جەهەنەمێ هەندێک جار شەفاعەت بۆ ئەوەیە لە جەهەنەمدا بێ دەرێ هەندێک جاریش بۆ ئەوەیە تۆزێک ئەوەکەی مدەتەکە و زەمانەکە و سزاکەت لەسەر سوک بکرێ قەراری شەفاعەت هەر هەموو شتەکانی بەدەست خوات چێ شەفاعەت دەکا بۆ چێ شەفاعەت دەکرێت لە چیدا شەفاعەتت بۆ دەکرێت بەدەستی خوای پەروەردیگارە ئەو دار و بەردانەی بەتایبەتی بتپەرستەکانی مەکە پەرستویانن و ئەو زیندوانەشی کێستا خەڵک دەیان پەرستێ ها خەڵک بەڕازی خۆیانیان دەزانێت یا لێیان دەترسێ خەڵک وەکو خوا یا خۆشی دەوێن وەکو خوا یا ئیتاعیان دەکات و بەرنامە و شەریعەتیان لێ وەردەگرێت لە قیامەتێک لەناو جەهەنەمدا هاوار دەکەن بۆ خۆی لەناو جەهەنەمدا هاوارکە خۆی پێ لە جەهەنەم نێتە دەرێت چ بۆ تۆ دەکا یعنی ها وقل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لله بۆ خوایە الشەفاعەت جەمیعا تکاو پاڕانەوە هەر هەمووی بڕیاری شەفاعەتکردن و چێ شەفاعەت دەکا و بۆ چێ شەفاعەت دەکرێ و لە چی شەفاعەت تا دەکرێت هەمووی بەدەستی خوایە ئەو جارە لەه هەر بۆ خواشە ئەوە بۆ قیامەتێ طبعاً ئەگەر بە تەمای قیامەتێ بۆ قیامەتێ کەسێکی دیکە دەبەرستی و عەبداتی بۆ کەسێک دەکەی بۆی لە قیامەتێ فریاد کەوێ ئەوە قەراری خوایە لە قیامەتێ جگە لە خوا کەس شەفاعەتی پێ ناکرێ بۆت بڕیاری شەفاعەت ئەگە بۆ دنیای بیپەرستی ئەگە بۆ دنیاش عەبداتی خەڵکی دەکەی له ملك السماوات والأرض هەر بۆ خوایە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی کەواتە ئەوانەی ئیمانیشیان بە قیامەتێ نییە ئەسڵ ئەوەیە گەداوای دنیاش بکەن و بە دوای دنیاشدا بگەڕێن هەر لەکن خوای دنیا دەست دەکەوێت دنیا لەکن خەڵکی دیکە دەست ناکەوێت له ملك السماوات والأرض هی خوایە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی ئەو جا ثم پاشان ئیلەیه هەر بۆ لای خوا تورجع و ئێوە دەگەڕێندرێنەوە جاوە ئەگەر کەسێک عەرەبی بزانێ قل بۆ خۆی الشەفاعەت لله ها بەڵام للهەکە کە کەوتۆتە پێش الشەفاعەتەکەی دەبێتە حەصر یعنی چی یعنی تەنها و تەنها ئەوەی شەفاعەت بڕیار دەکا ئەوەی قەراری شەفاعەت دەدا و ئەوەی شەفاعەتی بەدەستە بەس ئەگەر لە دوایە بە دەگونجا بڵێن خوا شەفاعەت دەکا بەڵام کەسێکی دیکەش ڕێی تێدەچێت شەفاعەتی پێ بکرێ ئەوەی ئاخریش ها ئەگە بڵێن ثم ترجعون إليه ها دەکرێت ئینسان ئەو ئەگەر وابە کەوانیە طبعاً ها ئەگەر وابە دەکرێت بڵێن دەگەڕینەوە لای خوای و غەیری خوش کەسێکی دیکە دەسەڵاتی لە گەڕانەوەیدا هەیە بەس نا خوای گەورە ئەوانەی تایبەت کردوون بەخۆی ثم قل بڵێ لله الشەفاعەت جەمیعا هەر بۆ خوایە تکاو شەفاعەت و بڕیاری تکاکردن هەر هەمووی له ملك السماوات بۆ خواشە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی لە ئاسمان شتت دەوێ لە زەوی شتت دەوێ داواکاریت هەیە بەس لە خوای بکە چونکە بەس بەدەست خوایە ثم پاشان هەر بۆ لای خوش ئێوە دەگەڕێندرێنەوە خاڵێکی دیکە طبعاً ئەو ئاتەش یەکێکی دیکە لە پێوەرەکانی ئیمان دەکرێت ها وەکو چۆن پێشتر ئاتێکی کەمان خوێند گوتمان ها ئینسان کاتێک کە قورئان دەخوێنێتەوە وایە ئەگەر لەگەڵ ئاەتەکانی عەذاب و سزا و جەهەنەم و سزای گۆڕ دڵت لەرزی و دڵت ترسا و مرسرک بە جەستەت داهاتن و جەستە و پێستت گرژ بوو نیشانەی ئیمانتە وایە کە لەگەڵ ئاەتی ڕەحمەت و میهرەبانی و بەهەشدا دڵت خۆش بوو نیشانەی ئیمانداریەتی و ئیمان بەهێزیتە ئەوەش پێوەرێکی دیکەیە خوای گەورە بەڵام لێرە باسی بتپەرستەکان دەکات
پەناماندا ئەگەر کەسێک حاڵی وەکو ئەو ئاەتەی بێ ئەو ئاەتەی بەسەردا جێبەجێ بکرێ حاڵی زۆر خراپە. دەفەرمێت وئیذا ذوکر الله، بتپەرستەکان بێ باوەڕەکان ئیمان زەعیفەکان عادەتیان چۆنە؟ وئیذا ذوکر الله، کاتێک کە ئامۆژگاری دەکرێن بە ناوی خوا، دەهێنرێ ناوی خوا لە کنیان وحدەهو بەتەنها، باسی ئەوەی دەکرێت کە دەبێت تەنها خوا بپەرستین، تەنها لە خوا بترسین، تەنها هاوارکەینە خوا، تەنها ئەڵڵا شریعەتمان بۆ دانێ، یاسامان بۆ دانێ، شتمان بۆ حەڵالکە، شتمان بۆ حەرامکە. هەر کەسێک کە لە کاتی باسکردنی خوا بەتەنها ئیشمەئەزەت گوشرا تێکچوو قلوب الذین، دڵی ئەوانەی کە لا یؤمنون بالآخرەتی، کە باوەڕیان بە ڕۆژی دوای نییە. واضحە؟ وئیذا ذوکر الله وحده، کاتێک کە ناوی خوا دەهێنرا لە کنیان بەتەنها چ دەقەومە؟ ئیشمەئەزەت، یعنی گرش دەبوو، تون دەبوو، تێک دەچوو قلوب الذین، دڵی ئەوانەی کە لا یؤمنون بالآخرەتی، کە باوەڕیان بە ڕۆژی دوای نییە. هەر کەسێک لە باسکردنی ناوی خوا و باسکردنی ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم، باسکردنی ئاەت و باسکردنی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، باسکردنی قەبر و قیامەت، دڵی گوشرا و دڵی تێکچوو، تااقەتی گوێگرتن و وەک دەڵێ ئەوەی نەبوو کە بەداخەوە حاڵی زۆرێک لە خەڵکی مسلمان وایە. زۆر جار کەسێکی دنیایی یا مەوزوعێکی دنیاییە قسە دەکرێت بە سەعات گوێ دەگرێ، یان جاری وا هەیە مسلسلاتە فلیمە یا ئەو موبایلە بە شتی دنیایی و تەوان وەک دەڵێ یا خراپە یا هیچ نەبێ شتی بێکەڵکە بە سەعات و 2 سەعات، بەڵام تااقەتی نییە جاری وا هەیە 5 دقە گوێ لە ئاەتێکی بگرێ، یان تەنانەت لە نوێژی جومعەش بۆتە حاڵەت و دیاردە بڕۆ لە مزگەوتەکاندا جومعەی بکە، ئێوە نەتاندیوە کە ئیمام دەچێتە سەر مینبەرێ جاری وای ڕیزێکی خەڵک لێیە، یعنی نیوەی خوتبەکەی تەواو دەبێ خەڵک نیو 10 دقە چارێکێکی قسە بکەی خەڵک پێی وایە 2 سەعاتێک. ئەوە لە ئەسڵدا ئیمان زەعیفیە بەڕاستی. زۆر جار دەڵێن خوتبەکە دووبارەیە و یاشتی، ڕاستی وان نییە. ئاەت دووبارەش بێ، ئەگەر تۆ قەدری ئاەتی بزانێ قازانجی لێ دەکەی. مەجلیسی دیکر ئەوەی کە دەگوترێ هەر هەمووشی دووبارە بێت و ئەتۆ لەو کەسەی چاکتریش بزانی کە قسەت بۆ دەکا، ئەگەر قەدری بزانی بەرەکەتت بۆ دێخۆ، مەلائکەت دوعات بۆ دەکەن، بۆت دەباڕێنەوە، بڕیاری لێخۆشبوونت بۆ دەردەچێت. ئینسان ئەگەر ئیمانی ئیشێ بکات و ئیمانی جوڵەی تێدا بێت و حرەکەی تێدا بێ، لە مەجلیسی کەسی چاک و کەسی باش، بەتایبەتی لە مزگەوت و لە ماڵی خوا کە ئاەت و حەدیث فەرمودەی خوا و پێغەمبەر باز دەکرێت، ئەگەر واژنیە تەبەن ئەوە کە دەڵێن دەیزانین بڕۆ دەیزانێ وەرە بابێ قسە بکە، یان دەیزانێ با جێبەجێی کە، ئەوانە ئەگەر تەنهاوە بیرهێنانەوەش بن، بەڵام ئەوە ڕاستی ئیمان زەعیفیە. ئەوە کە ئینسان بە قسەی خوا بە قسەی پێغەمبەر بە فەرمودە و حەدیث دڵی گوشرا و دڵی تێکچوو، ئەوە سیفەتی منافقەکان بووە. بتپەرستەکانی مەکە لە هەر شوێنێک پێغەمبەر قسەی کرد صلی الله علیه وسلم، باسی وحدانیەت و یەکتایی خوای کردبایە، دڵیان دەگوشرا و تااقەتی گوێگرتنیان نەدە و مەجلیسیان بەجێ دەهێشت. بەڵام وئیذا ذوکر الذین من دونه، کاتێک کە باز دەکرێت ئەوانەی کە جگە لە خوان، ئیذا هم ئەو کاتە ئەوان یەستەبشرون، خۆشی بەدموچاویانەوە دیارە، خۆشحاڵ دەبن، دڵیان خۆشە، ئامادەی گوێگرتنن. ئەوە زۆر خەتەرە کە ئینسان وای لێ هات گوێگرتن و وەک دەڵێ گوێ هەڵخستنی بۆ بابەتی دنیایی ئاسایی بوو بەلایەوە و لێی وەڕەز و بێتاقەت نەبوو، بەڵام لە ئاەت و حەدیث و فەرمودە و قسەی خوا بێتاقەت و وەڕەز بوو، دڵی پێی کوشرا و دڵی پێی تون بوو، ئەوە نیشانەی ئیمان نەبوونە خوا پەناماندا، یا ئەگەر ئیمانی شەبێ ئیمانەکە زۆر لاوازە پێویستی بە خۆداچوونەوەیە. ئەو باسی بێباوەڕانە. وئیذا ذوکر الله، کاتێک کە باز دەکرا خوا بەتەنها، ناوی خوا دەهێنرا لە کنیان، باسی پەرستنی خوا دەکرا بەتەنها، ئیشمەئەزەت گرش دەبوو، تێک دەچوو قلوب الذین، دڵی ئەوانەی کە لا یؤمنون بالآخرەتی، باوەڕیان بە ڕۆژی دوای نییە. وئیذا ذوکر الذین من دونه، کاتێک کە باز دەکرێت ناوی ئەوانە دەهێندرێت، الذین من دونه، ئەوانەی کە جگە لە خوا بەندایەتی و پەرستنیان بۆ دەکرێت، ئیذا هم یەستەبشرون، ئەو کات ئەوان خۆشحاڵ دەبن و دموچاویان دەگەشێتەوە و خۆشی و خۆشحاڵی پێیانەوە دیارە. ئاەتی دواتر قل، دیسان خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم، بڵێ اللهم، ئەی خوایە،
فاطر السماوات والأرض تو بدي هنر ودروسكري آسمان كانوا زوي واضحة عالم الغيب والشهادة زاناي بوشتاني كنهينين شاراون غيب كامية أويكا أوشتيكا إيما نمانديوا والشهادة وزاناي بوشتاني كإيما ديبينين ولا برتاو مانا ولا بردس مانا أنت أتو تحكم بريار ددي بين عبادك اللنيوان بند كانت دا فيما كانوا فيه لوشتاني كأوان فيه تيدا يختلفون دا كونا ناكوشي برياري نهاية وبرياري كوتاي بدس چيا بدس خوايا نزاع و چێشەکان لە دنیادا یەکلایی دەبنەوە بێگومان یەکلایی نابنەوە ها لەگەڵ کەسی مولحید و بێدینیش ئینسان ناتوانێت بابەتە خلافیەکانی یەکلایی کاتەوە وایە کاتێک قسە لەگەڵ کەسێکی دەکەی ئامۆژگاری کەسێکی دەکەی وەکو سەرەتا گوتمان تەنها ئامۆژگاریکردن و ڕوونکردنەوەت لەسەرا ئەیگە قەناعەتی نەکرد قەناعەتی نەکرد باوەڕی نەکرد بڵێ دەی محکەمە و بڕیار ڕاستی و ناڕاستی با بۆ کەی بێ با بۆ قیامەتێ بێ لێیگەڕێ بۆ خوا با لە قیامەتێ خوای گەورە بڕیارمان بۆ بدا ئەو بۆ کەسی بێدین ئەدیگە لەگەڵ مسلمانێکی لەگەڵ بابەتێکی لەسەر بابەتێکی خلافی کەوتێ مناقەشە لەگەڵ مسلمانان بابەتی خلافی بەتایبەتی لە شتی فقهی و لە عیبادات و لە شێوازی عیباداتدا زۆر جار هەردوو بۆ چوونەکە ڕاستن زۆرینەی جار چونکە هیچ مەذهبێکی دینیمان نییە هیچ عولەمایەکی خواناس و زانا و شارەزامان نییە بەبێ دلیل و بەڵگە قسەی کرد بێ وایە بەس دەگونجێ عەقڵی من بۆ چوونی زانایەکی قبوڵکا و عەقڵی تۆ بۆ چوونی کەسێکی دیکە قبوڵکا بەس ئەگەر نەگەیشتینە نەتیجا ئەمن نەمتوانی قەناعەت بە تۆ بکەم و ئەتۆش قەناعەتت بە قسەی من نەکرد دەبێت لەسەر خلافات لە بینی مسلماناندا ڕقمان لە یەکتری ببێتەوە بێگومان دەکرێت دژایەتی یەکتری بکەین بێگومان لەگەڵ مسلمانیدا لەگەڵ مسلمانیدا دەبێت بڵێ ئەتۆ بە بۆچوونی خۆت بە مەذهبی خۆت بە تێگەیشتنی خۆت ئیشی خۆت کە ئەم نیش مادام قەناعەتت نەکردووە بە تێگەیشتنی خۆم و بەو عیلم و زانستەی کە پێمە بەوەی ئیشێ دەکەم و لە قیامەتێش خوای گەورە با بخۆی بڕیاردا دەگونجێ خوای گەورەی هەردووکمان قبوڵکا وایە دەکرێت خوای گەورە بەی هەردووکمان ڕازی بێ و ئەگەریش تەوان بێمە ساغ نەبێتەوە بەڵام لە قیامەتێک خوا ساغ دەبێتەوە بەی تۆ بە هەڵەکەی دەڵێ هەڵە و بەڕاستەکەش دەڵێ هەڵە بۆیە جەدەل و مناقەشە لەگەڵ خەڵکی مولحید و بێدینیشدا شتێکی باش نییە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێت کە بە قسەیان نەکردی و گوێیان لێ نەگرتی ئاوا بکە قل اللهم بڵێ ئەی خوایە یعنی من دعوەی خۆم کرد بانگەوازی خۆم کرد ئەوەی دەمزانی ڕامگەیان ئەوەی پێت سپاردوم کردم بەڵام فاتر السماوات والأرض بەدیهێنەرێ و دروستکەری ئاسمانەکان و زەوی تۆی من نیم واضحە خاوەنی ئاسمانەکان و زەوی ئەتۆی من نیم عالم الغیب والشهادە زانای ئەو شتانەی کە شاراون و وەزانای بەو شتانەشی کە دیارن ئەوجا ئەنتە نەک من ناڵێ ئەنتە تەحکم تۆ بڕیار دەدەی تۆ حکم دەکەی بەینە عیبادیکە لە نێوان بەندەکانتدا فیما کانوا لەو شتانەی کە ئەوان لە دنیادا فیهی تێیدا یەختەلیفون دەکەونە ناکۆچی ئەوجار خوای گەورە دەفەرمێت وەلەو ئەگەر ئەوە فەرزیاتە شتیوا نییە دوای مردن معاملەکردن و کڕین و فرۆشتن و تیجارەتکردن بە چاکە کڕین و بە خراپە فرۆشتن بە هیچ شێوەیەکی بوونی نییە واضحە ولو أن للذين ئەوەی کە دەشکرێ جاران دەکرا وێستا شوێندە خەڵک دەیکا جاری وایە کەسێک نوێژی نەکردووە ڕۆژووی نەگرتووە زەکاتی نەداوە بەڵام دەمرێ مەبلەغێک پارەی بۆ دێنن بە حساب دەڵێ ئەو پارەیەم دا بە تۆ لە جیاتی نوێژی فەوتاوی یعنی وەگەوەی نوێژەکانی بە پارە بۆ بکڕی ڕۆژوەکانی بە پارە بۆ بکڕی جا ئەو عملیە تەمان جارێ مەبلەغێک پارەی زۆر دێنن پارەکە هەر هەمووی ناکەنە خێر جارێ ئەوە یەک دوو واجبات بە پارە ناکردرێ مەناڵین خێر بۆ مردووی ناچێ با دەکرێت خێر بۆ مردووی بچێ خێر مەسەلەن ببێتە هۆکاری ئەوەی خوای گەورە گوناها بچووکەکانی خراپەکانی لەسەر بسڕێتەوە بەڵام بە پارە و بە بەخشینی هەر لە دنیاشدا نەک لە قیامەتێ کەسێک مردووە زیندوێک ناتوانێ هەر هەموو دنیای بدا نوێژێکی فەرزت بۆ بجێڕێتەوە هەر هەموو دنیای
ڕۆژوێکت بۆ بجێڕێتەوە دەکرێت کەم و کوڕیەکانت بۆ پڕکاتەوە خوای گەورە بەهۆی سەدەقەکەیەوە عەذابی قەبر و سزای دوا ڕۆژ و ئەوانت لەسەر کەم کا بەس ئەسڵی عیبادەتەکان ئەسڵی خواپەرستیەکان و ئەوانە بە پارە ناکردرێن و هەروەها تاوانێکی شت کرد بێ بە پارە ناتوانانی تاوانی بفرۆشی بە کەسێکی دیکە ها وەلەو ئەگەر ئەنە بەبێ گومانی لیلەذینە یعنی هەبێ بۆ ئەو کەسانەی کە ظەلەموا ستەمیان کردووە ستەم یعنی تاوان ها خراپەیان کردووە ما في الأرض ما يعني هەرچیەک لەناو زەویدا هەیە ئەوجا جەمیعاً بە تێکڕا دیقەتی دەیە هیچ کامێک لە ئێمە وایە نەک لە ئێمە لە مەلیک و پادشاکان نیوەی دنیاشی نەبووە ها نیوە نەکەم و وایە سلەیمان پێغەمبەر مەلیک بووە وایە بەڵام نیوەی دنیای نەبووە ها بەشێکی دنیا ذیل قەرنەین مەلیک بووە بەڵام بەشێکی وەک دەڵێ دەسەڵاتی دنیای هەبووە ئەگەر فەرزەن ئەتۆ مەلیکێک بی هەر هەموو دنیا بیێنە پێشچاوی خۆت ئیتۆ بێ ئەو جار وەمیثلەه هێندەی دیکەی دنیاش معه لەگەڵی دابێ ئەو دنیاە سەرزەوی چەندە چەندی شت تێدایە لە پارە لە زێر لە دۆلار و وایە ئەوە قیاز ناکرێت یەک تۆزبیری لێ بکەوە بیر یەک دۆڵەمەندێکی مەسئولێکی ئەو کوردستانەی بێنە بە نمونە وەرگرا لەوانەیە بە تڕەلەی پارە هەبێ وایە ئەو نا هەرچی پارەی دنیاە هەر هەمووی خڕکەوە وایە هەرچی زێر و گەوهەر و مرواری و شتە گران بەهاکانی بن زەوی و سەر زەوی هەنا هەر هەمواندانێ ئیتۆن وازحە خوای گەورە هێندەی کەشی پێداوی وەمیثلەه مع هێندەی دیکەشی دێتە گەڵێ ئەو جا دەتەوێت چی بکەی لەفتەدەو بهی خۆتی پێ بکڕیەوە خۆتی پێ ڕزگارکەی من سوء العذاب لە خراپەی سزای یوم القیامەتی ڕۆژی دوایی دەتوانی بێگومان ناتوانی جوابەکەی لێرە مەحذوفە جوابی لەوی وەلەو ئەنە للذینە ظەلەموا ئەگەر هەبێ بۆ ئەو کەسانەی کە ستەمکارن ما في الأرض هەرچی لەناو زەویدا هەیە هەر هەمووی ومثله معه ومثله بەئەندازەی ئەوەشی کە لە سەر زەویدا هەیە بیه خەگەڵێ بۆ ئەوەی لەفتەدە و خۆی بکڕێتەوە بیهی بەوەی کە هەیەتی من سوء العذاب لە سزای لە خراپەی سزای يوم القيامة الروج دوایی ما تقبل منه لي قبول ناکرێتو لي وەرناگیرێتو ناتوانێ بیدا و کەسیش لێی وەرناگرێ ئەو جار خوا دەفەرمێت وبدا لهم دەردەکەوێ بۆیان ئاشکرا دەبێ بۆیان من الله لەلایەن خواوە ما لم يكونوا يحتسبون هەموو ئەو شتانەی کە ئەوان بە مێشکشیاندانە هاتووە و لە خەیاڵیشیاندانە بووە وبدا بدا بەتەنەیە ها وبدا يعني ئاشکرا بوو یا ئاشکرا دەبێ ئەو کاتێک کە ئینسان ڕوحی دەردەچێت و زیندوو دەکرێتەوە لەهم بۆ ئەو کەسانەی کە بێ باوەڕن من الله لەلایەن خواوە هەرچی لەو دنیایدا کردوتە و هەرچی لەو دنیایدا بە خەیاڵ و مێشکتدا هاتووە و بەتەمام بووی بیکەی خوای گەورە ئاوا لە نامەی کردەوەکانتدا دەیهێنێتە پێش چاوت ما لم يكونوا هەموو ئەو شتانەی کە لەم يحتسبوا کە ئەوان لە مێشک و لە خەیاڵیان دانەبووە و حسابیشیان بۆ نەکردووە تا لاپەڕەکەوانیە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين